ئارامۆ هونەرمەند و بەڕێوەبەری کەناڵی نێت تیڤی بە تۆمەتی بردننی پارەیەکی زۆری ئەو کەسانەی کاریان لەگەڵ کردووە نزیکەی 10 ڕۆژە لەلایەن پۆلیسی قەزای شەقلاوە دەستگیر کراوە. مۆری تەلەڤیزۆنی لێداوە لە هەمان کات ڕقەمی پاسەپۆرت و عنوان و محەممەد بلباس یەکێکە لە قوربانیەکان و باوتەی خۆی بڕی 400 ملیۆن دیناری لێ بردراوە و لە ڕێگەی یاساوە دەیەوێت دەو مافەی وەرگێتەوە. من عقدم هەیە لەگەڵ خۆی بە مۆری کۆمپانیا بە مۆری تەلەڤیزۆن بە تەوقعی خۆی بە ڕقەمی پاسەپۆرتی خۆی هەمووی کە نووسراوە شایەدیشی لەسرە کە ڕۆژانەی من کەدا حەقی من کە حەقی خۆم بووە کە من شەراکەت بوومە $500 دەبایە بگەڕێنێتەوە هیماوەی 1 ساڵیشی بۆم نەگەڕاندۆتەوە 18 دەفتەر من سەرڕای ئەو شتانەش بەس داوای حەقەکەی خۆم تۆمار کردووە لە دایرەی تەنفیزی شەقلاوە و لە محکەمەی شەقلاوە گیراوە. هەردوو مۆرەکەی لێدەیانی هەم بە سیفەتی باوتەی پارێزەری دۆسیەکە تا ئێستا 7 کەس لەلایەن ئارامەوە پارە و ئۆتۆمبیلان لێوەرگیرا و سکاڵایان تۆمار کردووە. وتیشی دەستگیرکردنیشی بە گوێرەی بڕیاری دادوەر بووە. ئارامۆ تەنها لەسەر بڕی 1 کۆمپیالەی ئێستا دەستگیر کراوە بۆ ماوەی 1 مانگ کە بەپێی قانونی تەنفیزی عراقی یاسای جێبەجێکردن خاوەن قەرز دەتوانێت قەرزدار لە ژوورێ بکات کاتێک کە قەرزدار ئامادە نەبێت پابەندیەکانی سەرشان یان تەسویەکان جێبەجێ بکات دەویش بۆ ماوەی 4 مانگ هەرچەندە بەڕێز دادوەری دادگای بەرایی شەقلاوە 1 مانگی داناوە بەڵام مانگەکە بێ و 4 مانگەکە بێگە ئەو لەدانەوەی بڕی ئەو پارەیە بێ هەردەیداتەوە ئەوە 1 کەیسە هێشتا 3 کۆمپیالەی دیکەی لەسەر ماوە. باژێرەی بڕیاری دادوەر لەسەر 1 سکاڵا بۆ ماوەی 1 مانگ ئارامۆ دەستگیر کراوە. ئەگەر لەم ماوەیە پابەند نەبێت بەدانەوەی قەرزەکان باوتەی پارێزەری دۆسیەکە ئارامۆ بۆ ماوەیەکی زۆر دەستگیر دەکرێت تا یەکلاییکردنەوەی کەیسەکەی. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.